بەشی دووهەمی ڕاگەیاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژێڕی ئێران ڕاهی کاریگەر و حزبی کۆمۆنیستی ئێران پلاتفۆرمی هاوبەشی داواکاریەکانی بزوتنەوەی کرێکاری بە بۆنەی 1 ئایاری ئەم ساڵ لە هەلومەرجێکدا لە 1 مانگی ئایاری ئەم ساڵ نزیک دەبینەوە کە 2 ساڵ بەسەر ئاخێزی شۆڕژێڕانەی ژن ژیان ئازادیدا تێدەپەڕێت. ئاخێزێکی شۆڕژێڕانەی کە وەرزێکی نوێی لە خەباتی ڕزگاری خوازانە لە دژی دیکتاتۆریەتی مەسەب و سەرمایە دەست پێ کردووە. سەرەڕای سەرکوتی توندوتیژ و فاشیستی حکوومەتی ئیسلامی بزوتنەوەی کرێکاری هەروە شێلگیرانە درێژەی بە خەباتی چینایەتی و ڕزگاری بەخشی خۆی داوە. لەم ساڵانەی دواییدا چ لە خەباتی ڕۆژانە و چ لە بۆنەکانی وەک ڕۆژی کرێکاردا داواکاریە بژێوی تەوەرەکان و داخوازی ئابووری و دیموکراتیکەکانی کرێکاران هاتوونەتە گۆڕێ. ئەم داخوازیانە دەست بەجێوە ڕاستەوخۆیانە پنجی بنەڕەتی خەباتی بەشە جۆر بە جۆرەکانی بزوتنەوەی داخوازی تەوەر و موچە خۆرانی ئێرانیان پێکێناوە. بەهۆی ڕۆڵی پێشەنگانەی ژنان لە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژینا لەلایەک و ژنانەبوونی هەژاری لەلایەکی دیکەوە ژنان لە بزوتنەوەی کۆمەڵایەتی و بزوتنەوەی سێکتەرە جۆرا جۆرەکانی موچەخۆران ڕۆڵێکی بەرچاویان لە خەبات و تێکۆشانی چینی کرێکاری ئێراندا هەبووە. خەباتی بەردەوام و ڕادیکاڵی مامۆستایانی ژن پەرستاران و ژنانی ناو بەشەکانی تری بزوتنەوەی کرێکاری پەیوەندیەکی کاریگەرتر و جددیتریان لە نێوان خەباتی داواکاری تەوەر و خەباتی ڕزگاری خوازانەی ژنان و لاواندا دروست کردووە. لەمڕۆوە داواکاریەکانی تایبەت بە ژنانی کرێکار و زەحمەتکێش سەنگی خۆیان بە شێوەیەکی جددیتر لە نێو داخوازیەکاندا نیشانداوە. بە بۆنەی 1 مانگی یاری ئەم ساڵەوە کۆمەڵێک لە داواکاریە لانیکەمەکانی چینی کرێکارمان کە ئاکامی دیالۆگ و پەیوەندی لەگەڵ هەڵسوڕاوانی کرێکاری و ڕێکخراوە کرێکاری و کۆمەڵایەتیەکان و هەروەها ناوەڕۆکی خەبات و تێکۆشانی ئەوان بووە گرتکۆ کردووە و بڵاویان دەکەینەوە. گرنگی ئەم کۆبەندە لەوەدایە کە لە دەورەی هەر کام لە داواکاریەکان بە شێوەیەکی گشتی وێنەیەکی هەمەلایەنە و گشتگیرتر لە پێویستی گۆڕانکاریە بنەڕەتی و پێکاتەییەکان بۆ بەکردەوە دەرێنانی ئەم داواکاریانە دەخاتە ڕوو. یەکەم، ئازادی دەست بەجێ و بێشەرت و مەرجی هەڵسوڕاوانی کرێکاری، مامۆستایان و سەرجەم هەڵسوڕاوانی مەدەنی و کۆمەڵایەتی. خاڵی دووەم، ئازادی سەرجەم زیندانیانی سیاسی و عەقیدەتی بەبێ جیاوازی. دەرکردنی بڕیاری کۆتایی هێنان بە بەدواداچوون و لێپێچینەوە بۆ سەرجەم ئەو هەڵسوڕاوانەی کە سزایان بەسەردا سەپێنراوە. کۆتایی هێنان بە کوشتاری کۆڵبەران و سوختبەران لەلایەن هێزەکانی حکوومەتی ئیسلامیەوە، ڕەخساندنی هەلیکار بۆ کۆڵبەران و سوختبەران لە کوردستان و بەلوچستان و باقی ناوچەکانی ئێران ویان لە بەرچاوگرتنی دەستەبەری کۆمەڵایەتی و بیمەی بێکاری بۆیان. خاڵی دواتر کۆتایی هێنان بە بەدواداچوون و لێپێچینەوە لە ئەندامانی سەندیکاکان و ڕێکخراوە کرێکاریەکان و سنفیەکانی موچەخۆران، چالاکانی ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوە کۆمەڵایەتیەکانی تر، پارێزراوبوونیان لە هەر جۆرە گوشارێکی ئەمنیەتی، دادوەری و ئابووری. ڕاگررتنی ئێعدام و قەدەغەکردنی سزای ئێعدام وەک کردەوەیەکی دژە ئینسانی. ئازادی بێشەرت و مەرجی دامەزراندنی ڕێکخراوە کرێکاریەکان لەوانە سەندیکاکان، فێدراسیۆن و کۆنفێدراسیۆنە کرێکاریەکان، هەروەها مافی مانگرتن وەک یەکێک لە بنەما سەرەکیەکانی ئازادی بێشەرت و مەرجی سیاسی، هەڵوەشاندنەوەی خانەی کارگەر، شۆڕا ئیسلامیەکانی کار و سەرجەم ڕێکخراوەکانی سەر بە حکوومەت لە ناوەندەکانی کاردا. خاڵێکی تر ڕێگریکردن لە تێکدانی ژینگە و نۆژەمکردنەوەی ئەو زیانانەی بەر ژینگە کەوتووە و هەروەها دیفاع لە هەوای پاک. پێدانی هەقدەستە بە دواکەوتووەکان، دیاریکردنی لانیکەمی هەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و سەبەتەی بژێوی بنەماڵەیەکی 4 کەسی لەسەر و هێڵی هەژاریەوە، زیادکردنی موچە و هەقدەستەکان هاوتەریب لەگەڵ هەڵاوسان، دیاریکردنی لانیکەمی هەقدەست بە بەشداری نوێنەرانی ڕێکخراوە کرێکاریە ڕاستەقینەکان، زیادکردنی موچە بۆ سەروتر لە هێڵی هەژاری بۆ سەرجەم پەروەردەکارانی لەسەرکار، بە جێبەجێکردنی تەواو و ڕێکوپێکی یاسای بەڕێوەبردنی خزمەتگوزاری کشوەری بە شێوەیەکی کە پەروەردەکارانی وڵات لە سەرجەم ئەو مافومەزایانەی کە باقی کارمەندانی دیکەی حکوومەت پێیان دەدرێت بەبێ هیچ جیاوازیەک بەهرەمەند. خاڵێکی دیکە لەوانە گۆڕینی سەرجەم گرێبەستە پەیمانی، سپی واژۆ و کاتیەکان بۆ گرێبەستی کاری دایم.
وێڕای بەرهەمەندبوون لە بیمە کۆمەڵایەتیەکان و نایاساییکردنی و هەڵوەشاندنەوەی هەموو شرکەتە پەیمانیەکان. قەدەغەکردنی هەر جۆرە دامەزراندنێک بە پێی ڕێکەوتن لەسەر موچە و هەڵدەستەکان، واتە ناوچەی ناوەندێکی کە بەکردەوە ئەو یاسایی کاری ئێستای پێشێل کردووە و لە دانی هەزینەکانی پەیوەست بە بیمەی بێکاری و خانەنشینی و یارمەتیەکانی دیکەی دامەزراندنی سەرمایەدار و خاوەنکارەکان خۆش دەبێت. جێبەجێکردنی تەرحی تەبەقەبەندی پیشەکان لە بەشە دەوڵەتیەکان و کەرتی تایبەت وە سەرجەم ئەو پیشەسازی و کارگە خزمەتگوزاری و بەرهەمهێنەرانەی کە تەواوی مافەکانی کرێکاران ئاسانکاری لە بارهێنان و گەشەی پیشەی و پاراستنی ئەمنیەت و ئیمەنی و تەندروستی کرێکاران گەرەنتی دەکات. هەڵوەشاندنەوەی مادەی 15 پرۆژە یاسای گەشەپێدانی حوتەم کە بەهێشتنەوەی نظامی وەستا و شاگردی ڕێگە بە خاوەنکارگە بچووکەکان دەدات بە پێی هەڵدەست بە پێی ڕێکەوتن بەویستی خاوەنکار و بەبێ پابەندبوون بە پێدانی بیمەی بێکاری و خانەنشینی هەر کەسێکیان ویست بۆ ماوەی 2 ساڵ دای بمەزرێن. ڕاگررتنی بە تایبەتکردنی ناوەندەکانی ڕاهێنانی تەکنیکی و پیشەیی کە ڕۆڵێکی گرنگ لە ڕاهێنان و سەر لە نوێ بارهێنانەوەی کارامەییان لە هەموو ئاستەکانداوە بە تایبەتی ڕاهێنانی کرێکارانی پسپۆردا دەبین. داڕشتنەوەی یاسایەکی نوێی کار بە بەشداری ڕێکخراوە ڕاستەقینە کرێکاریەکان کە سەرجەم موچەخۆرانی کەرتە جۆراوجۆرەکانی ئابووری واتە دەوڵەتی، نێودەوڵەتی و تایبەت، ئەنی سەرجەم کرێکاران لەوانە کرێکارانی دایمی، کاتی، نیوەکاتی، وەرزی، کاری ناوماڵی ژنان، کرێکاری گوندەکان، کرێکارانی ماڵەکان، کرێکارانی دوکانەکان، کرێکارە خێوەتنشینەکان، کرێکارانی کۆڵبەر و کرێکارانی کۆچبەر و هەروەها پەنابەر. هەڵوەشاندنەوەی تەرحی بە تایبەتیکردن و نێودەوڵەتی و ڕادەستکردنی بەڕێوەبردن و سەرپەرشتی کارگەکان بە کرێکاران بۆ بەڕێوەبردنی ناوەندەکانی لە ڕێگەی تەعاونی بەرهەمهێنانەوە بە هاوکاری دەوڵەت. دابینکردنی تەواوی بیمەی بێکاری، خانەنشینی، کەمەندامی، نەخۆشی، ڕووداوەکانی کار، دەرمان و تەندروستی خاوەن کوالێتی و کارامە بۆ سەرجەم موچەخۆران و لە یەک وشەدا دەستەبەری کۆمەڵایەتی هەمەلایەنە و گشتگیر بۆ هەمووان. نەهێشتنی بەکاڵاکردنی تەندروستی و دەرمان و دامەزراندنی سیستمی گشتگیری دەرمان و تەندروستی گشتی بێبەرامبەر و خاوەن کوالێتی و یەکسان بۆ هەمووان وەک مافێکی شارۆمەندی. نەهێشتنی بەکاڵایکردنی سیستمی پەروەردەیی و خوێندنی بێبەرامبەر لە هەموو ئاستەکاندا بە مەبەستی لابردنی باری قورسی هەزینەکانی سیستمی پەروەردە لەسەر شانی بنەماڵە کرێکار و زەحمەتکێشەکان و هەروەها دابینکردنی خوێندنی خاوەن کوالێتی و ئاستبەرز یەکسان و بێبەرامبەر بۆ هەمووان بە جۆرێک کە بە کاڵایبوونی خوێندن و گوشارەکانی سەر هێزی کار و زەحمەت نەبێتە هۆی بێبەشبوونی بەشێک لە منداڵان لە مافی خوێندن. دابینکردنی شوێنی نیشتەجێبوونی ئەمن وە گونجاو بۆ کرێکاران، پێدانی دەرماڵەی کرێخانوو بە سەرجەم بنەماڵە کرێکاری و زەحمەت کێشەکانی کە بێخانون بۆ ئەوەی داهاتەکانیان نەکەوێتە ژێر هێڵی هەژاریەوە. دابینکردنی ئەمنیەتی شوێنی کار بە مەبەستی ڕێگریکردن لە ڕووداوەکانی شوێنی کار. پێویستە ڕێکخراوە کرێکاریەکان بۆ چاوەدێری و دڵنیابوون لە ئیمەنی شوێنی کار و ئەمنیەتی شوێنی کار و ڕێگریکردن لەو ڕووداوە کوشەندانی کار ئێستا مەترسین لەسەر تەندروستی و ژیانی کرێکاران لێژنەی چاوەدێری سربەخۆ پێک بهێنن. پێدانی هەڵدەستی یەکسان بە ژنان و پیاوان بۆ کاری یەکسان، قەدەغەکردنی یاسایی و لێپێچینەوە لە سەپاندنی هەر جۆرە دابوونەری تێکی فەرمی پیاوسالارانە بەسەر ژناندا لە شوێنەکانی کار، قەدەغەکردنی جیاکاری ڕاگەزی لە شوێنی کار، هەڵاواردن و جیاکاری یان دەرکردن بە هۆکارگەلێکی وەک پابەند نەبوون بە جلوبەرگ، مۆڵەتی منداڵبوون و هەتا دوایی. هەڵوەشاندنەوەی هەڵاواردن و ئاپارتایدی جێندەری لە پرسی دامەزراندنەکاندا کە زیاتر ئەولەویەت دەدات بە پیاوانی خاوەن ژن و منداڵ و دواتر پیاوان بەراورد بە ژنان. دابینکردنی ئەو ویست و داواکاریانەی خانەنشینان کە لە ناڕازایەتیەکانی یەک لە دوای یەکەکانی خراوەتە ڕوو و لەوانە بەرزکردنەوەی هەڵدەست و موچەی خانەنشینی بۆ سەر و هێڵی هەژاری بەکردەوە دەرێنانی یەکسانکردنی هەڵدەستی سەرجەم خانەنشینانی ساڵانی ڕابردوو لەوانە خانەنشینانی کشوەری، لەشکری، فولاد و بەشی پەیوەندیەکان بە پێی بڕوانامە و پێشینەی کاری خانەنشینە.
ڕاگررتنی سیاسەتی بە تایبەتیکردنی سیستمی خانەنشینی کە دەوڵەت بەنیازە لە وەڵام بە قەیرانی سندوقەکانی خانەنشینی کە بۆ خۆی هۆکار و سەبەبکاریەتی لە پلانی حوتەمی بە تایبەتکردندا بە تەواوی جێبەجێ بکات. خستنە ناو چوارچێوەی یاساکانی کاری کارگەکانی ناوماڵ کە ملیۆنان ژن و کچ و منداڵ بە شێوەیەکی بێبەزەیانە و لە بارودۆخێکی کۆی لە ئاسادا دەچەوسێنەوە. چاودێریکردن بەسەر ڕەوتی جێبەجێکردنی یاسای کار بۆ ژنانی کرێکار و کرێکارانی تری ناوماڵ و هەروەها دابینکردنی دەسەبەری کۆمەڵایەتی بۆ هەمووان. قەدەغەکردنی کاری منداڵانی خوار تەمەنی 16 ساڵ، قەدەغەکردنی شەوسانەوە و شێوازە جۆراوجۆرەکانی هەڵاوردن و کەڵکوەرگرتنی خراپ لە منداڵان لە هەر ئاستێکدا، جێبەجێکردنی بێئەملاو ئەولای پرسی خوێندنی ئیجباری بۆ سەرجەم منداڵان و تازە لاوان تا تەمەنی 18 ساڵان، قەدەغەکردنی توندوتیژی لە ناو بنەماڵە و کۆمەلگا بەرامبەر بە منداڵان، کۆتایهێنان بە دیاردەی منداڵانی سەرشەقام، ڕەخساندنی دەرفەتی یەکسان بۆ هەموو منداڵان لە سەرجەم ئەو بوارانەی کە پەیوەندیان بە گەشەی جەستەیی و فکری و فەرهەنگی منداڵانەوە هەیە، داڕشتنی یاسای پاراستنی منداڵان بە بەشداری ڕێکخراوەکانی داکۆکیکاری مافی منداڵان. هەڵوەشاندنەوەی هەر چەشنە هەڵاواردنێکی نەتەوەی، ڕەگەزی، ئاینی و فەرهەنگی لە پرسی دامەزراندن و ماف و دابینکردنی بیمەی کۆمەڵایەتیدا. یەکسانی سەرجەم کرێکاران و موچەخۆرانی سەر بە کەمینە نەتەوەیی، ڕەگەزی، مەسەبی و فەرهەنگیەکانی ئێران بەبێ هیچ جیاوازیەک لەسەر بنەمای مافی یەکسان بۆ کاری یەکسان. هەڵوەشاندنەوەی هەڵاواردن لە پرسی دامەزراندنی کرێکارانی کۆچبەری دانیشتووی ئێران، پێدانی مافی نیشتەجێبوونی یاسایی و دەسەبەری کۆمەڵایەتی بۆ ئەو کۆچبەرانە و هەروەها پێدانی مافی خوێندن بە منداڵەکانیان لە هەموو ئاستەکاندا. دژایەتی لەگەڵ سەرکێشیکردن لە سیاسەتی دەرەوەدا، نیزامیگەری، دەستێوەردان لە شەڕە کۆنەپەرستانە ناوچەیەکان کە هەزینە قورسەکەی ڕاستەوخۆ دەکەوێتە سەرشانی سەرجەم موچەخۆرە. دژایەتیکردن لەگەڵ جێنۆساید، ئاپارتایدی دەوڵەتی ئیسرائیل و دفاع لە مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی فەلەستین. 8 ساعت کار لە ڕۆژدا، 2 ڕۆژ پشوو لە هەفتەیەکدا و 3 ڕۆژ مۆڵەتی ساڵانە لەگەڵ پێدانی هەغدەست بۆ سەرجەم کرێکاران و موچەخۆرانی وڵات. پشووی فەرمی یەکی مانگی یاری هەموو ساڵێک لەگەڵ پێدانی هەغدەست و هەروەها مافی سەرجەم کرێکاران بۆ بەڕێوەبردنی مەراسمی یەکی ئەیار بە هەر شکل و شێوازێکی وەک کۆڕ و کۆبوونەوە و خۆپێشاندان. بەکردەوە دەرهێنانی ئەم لانی کەمی گۆڕانکاریانە بۆ ڕێگریکردن لە ناوچوون و دەرونی و جەستەی چینی کرێکار پێویستیەکی سەرەکی و هەنووکەییە. بە دیهاتنی و داواکاریانە هاوکات زەمینەی لێکەڵپێکرانی خەباتی بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار لەگەڵ سەرجەم بزوتنەوە پێشڕە و پێشکەوتن خوازەکان خۆش دەکات و بە لێکەڵپێکرانی خەبات لە پێناو ئازادی و خەبات لە پێناو ناندا چینی کرێکار دەبێت بە هێزێک کە دەتوانێت زۆربەی هەر زۆری جەماوەربەیەکەوە یەکگرتوو بکات. لە ئەوە پرۆسەیەکدا هێزە پێشڕەوەکانی کۆمەلگا دەتوانن لە خەباتێکی هاوبەشدا هێز و توانای ئەوە بەدەست بهێنن کە لە پێناو دامەزراندنی حکوومەتێکی تایبەت بە خۆیان کە خاوەنی ئۆرگانەکانی دەسەڵاتی خۆی بێت، حکوومەتێک کە لەسەر بنەمای ئازادی بێشەرت و مەرجی سیاسی، دموکراسی گشتگیر و سوسیالیزمێکی کە لە خوارەوە بنیادنرابێت، خەبات و تێکۆشانی خۆیان هەرچی زیاتر پەرە پێ بدەن. هیچ ڕێگەیەکی دیکە بۆ ڕزگاربوون لە بەربەریەتی سەرمایە و سەرڕۆ و ستەمکارە ڕەنگاوڕەنگەکانی پشتیوانی بوونیان نییە. لە گەرمەی ئەم نەبەرد و خەباتە پڕجۆش و خرۆشەدا و لەسەر بەستێنی هاواری بەرزی ئازادی، دیمۆکراسی و یەکسانی لە سەرتاسەری وڵات، پیرۆز بێت ڕۆژی خەباتی جیهانی کرێکاران. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی، سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. حەزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێڕی ئێران ڕاهی کاریگەر ڕێکەوتی 5 گوڵانی 1404 هەتاوی.